أنا خۆش لە سکار زۆر ساغ olasın. Çok hoş geldin. دەمەوێت بچینە سەردەمانێک کە بە خۆت گەنج بووی لە هەولێر بووی. ئێستاش گەنجم. ئێستاش گەنجی پێکەینانی خێزان. والله ئومێدەوارم هیچ کەس سنگل نەبێت. زۆر زەحمەتە. زۆر خوا مساعدتان بکەن. فنەسحەتان دەکەم دەست پێ بکەن لە زووترین کار. گەنج و داهاتووی گەنج. بەجاحەلەکان دەڵێم خۆتان بە هەرزانی پیشان مەدەن. خۆتان قیمەتان زۆر بە قیمەتە. ئەنگۆ هێشتان 56 ساڵتان مایە ئیش بکەن بژین. فئینگلیزی و کۆمپیوتەر ئەو هەنە لۆ ژیان. ئێستا دەچینە سەر بابەتێکی زۆر زەرۆک. دەڵێم بزانە لە چی؟ ماڵ مڵک سعادەتی پێ دەکەی؟ تو بڵێ ئەمن ئیلا گەر ڤێلایەکم نەبیتن باش دوو ترەمبیلی باشم نەبیتن ئەوم نەبی زەواج نەکەم ئەو وەختی ئەو وەختی کەس مێردی پێ بەکەلک ناوێت دەبی خۆمان دروستکەین بە قەلەم. هەولێر قەڵاتە. هەولێر لەکن من دنیا هەولێرە هەولێرش دنیاە. ئەنگۆ مادەم هەنا ئەمەش لە نەشماین ئەمن دڵم ئەمینە جێمان بەتاڵ نابی. سڵاوتان لەوێ بینەر و بیسەری رادیۆی تەبا بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی تەبا. تەوان هەموو جارێ من بەخێرهاتنی میوانەکان دەکەم بەڵام هەروەکو دەیبینن ئەڕۆ لە ستۆدیۆ نین شوێنێکین لەلای کەسێکین دەتوانم بڵێم سیمبولی شاری هەولێرە لە بنەماڵەیەکە کەسێکی زۆر دیاری شاری هەولێر و کوردستانە بە تەواوی. ئەو کەسە سەرۆکی زانکۆیە، ئەو کەسە دکتۆرە نزیکەی 21 ساڵ دکتۆرایەتی کردووە لە بەشێکی اختصاصی خۆی و هەروەها لە ما کاتیژە بازرگانێکی زۆر زیرەکە و چەندین کۆمپانیایان هەیە زیاتر لە 30 کۆمپانیایان هەیە و لە هەمان کاتیژە نووسەر و نیگارکێشیشە. ئەو کەسە کاک دکتۆر نەوزاد یەحیا بازرگە. کاک دکتۆر زۆر بەخێرات. سوپاستان دەکەم ئەمگۆ بەخێر بێن. سەلامەت بن. مەمنونتانم لە هاتنتان. هیوادارم شتێکی باش بکەن و گەنجی وە چنگۆ بەڕاستی بەهرەدارن. ئومێدەوارم بەهرەتان بەردەوام بیتن شتی جوان لە وڵاتەی دەربینن. سەلامەت بن. تاوان زۆر سوپاس دەکەین ئۆفیسەکەی خۆتمان لۆ کردەوە بە گەرم و گوڕیەوە پێشوازیوانت لێ کرد. زۆر سوپاس دەکەین. سوپاسان دەکەم ئێوە بەخێر بێن بەسەر چاوان خۆت و برادەرەکانت. بەڕاستی دڵم خۆش بوو گەنجی وە چنگۆ دەبینم. ئەنا خۆش لە سکار زۆر ساغڵەسن زۆر خۆش کار دکتۆر جەنابەت ماشەڵڵا لە هەر لایەک تەماشا بکەین ئەزمونێکی زۆر زۆرت هەیە. وەڵڵایتمان نەکردی پێمان کرایە کردیتمان. سەلامەت بن. حەز دەکەم سەرەتا بەلای تیجاری و بەلای دکتۆرایەتی و بەو لایەنانە بڕۆین. دەشمەوێ بگەڕێنەوە سەرەتایی تەمەنەکانت. یعنی ئەو تەمەنانەی تۆیان گەیاندە ئەو ئاستی ئێستا. بەنسبەتی تیجارەت ئەمە لە خێزانەکی تاجیر بووینە باو و باپیرمان. یعنی باپیری بابم هەر بازرگان بووە لە بازارێ بووە. فلە منداڵیەوە لەگەر بابم هاتوچمان کردێت تیجارەت ئەساسی تیجارەتی ڕەسەنی ئیکەون کە ئەتیمادی دەکرد سەر خیبرە و لەسەر بڕوا پێکردن و ڕەوشتی چاک لەوی فێر بووینە و بەڕاستیش بەنسبەتی دکتۆراتیم ئەمە لە منداڵیەوە خۆم ئەوە بۆ هەر بمە دکتۆر حەزت کردیە بە حەزم بەخۆت هەدەفت ئەوە بووە ببێ دکتۆر ئەجا هەوڵ لۆدایە؟ ئەکید ئەوە بێ هەوڵی شتێک نابی. ئەو شتەش ئەگەر ببیتن بێ هەوڵ بێ قیمەت دەبیتن زوو لە دەستی دەدەیت. بەردەوامی نابیتنەوە شتە نابیتن. ئەتو ئەگەر شتێک خۆت پەیماندی نەببووی بە کەسی دیکە لە مابیلۆت ئەوە ئیتونیە چونکو زوو لە دەستی دەدەیت. بەس ئەوی ئەتو دروست کردیە یان ئەو کەسانە لەگەڵیان دروست کردیە بڕوا بکە ئەتو دەتوانی پەرەی پێ بدەیت دەتوانی خۆتیش لە ناوی ببینی و دەتوانی بەختیار بی بۆ ئیشانە. بەڕاستی یەک لەوانە دکتۆراتەکەم کە هەڵبژارد ساڵی 67 ئەمن سنفی 5 عەدادیم تەواو کرد. کولێت طبی مووسڵ وەرگیرام. ساڵی 74 خەلاص بووم لە مووسڵ. 75 تەعین بووم بیدایەتی 75 لە 75 دکتۆراتیم کرد حتا 1996 پلەم بووە جەراحی ئیستیشاری لە جەراحی قەلب و سەدر و ئەو عەیدەمەوی. قەلب ساویتن. حەز دەکەم لە خاڵەکی دکتۆرایەتی چ شتێک هەیە کە بووی بە دکتۆر بەێ هەتا ئێستا لەگەڵت بەردەوامەوەشتا
زۆر شت هەیە بەڵام هەندێک جار بەحسم کردی ئەوەی شەی بەڵام بەڕاستی ڕۆژانە دکتۆر تەجروبەچی دەبینیتن فێربوون دەبینیتن دڵخۆش دەبیتن کە خزمەت و ئازاری ملەتی کەم دەکاتەوە یان هاوکار دەبی نەخۆشە کچابیتەوە یان نەسیحەتێکی نەخۆشێکی بکاتن بەڕاستی هەموو شتێک خۆشە بەڵام بەڕێی من دکتۆراتی کمکردنی ئازاری عالم کە تەبیب دەیکاتن یەک لە جوانترین بەرەدارترین لە هەموو دنیاشەوە هەیە نەک بەس ئێستا نەک ئێستاش لە هەموو مێژووشەوە تەبیبەکان جەڕاحەکان دەستی باڵایان هەبووە لە خزمەتکردنی خۆیان و ملەتیان ئەکید وایە سەلامات بن حەز دەکەم بچینە سەر بابەتێک زۆر گرنگە ینی قسەیەک شێر لەسەر هەولێر دەڵێ هەولێر وڵاتە لە خوددا خەڵاتە پایتەخت و دەسەڵاتە هەولێر قەڵاتە جا ئەمە لەو خاڵە تەمان پۆدکاستی تەوا لەگەڵ عەبدوڵڵا پۆدکاستێکی گەنجانەیە دەمەوێت بچینە سەردەمانێک کە بە خۆت گەنج بووی لە هەولێر بووی ئێستاش گەنجم ئێستاش گەنجی خواتەمانە درێژکان ئینشاءڵڵا گەنجاتی بەتەنێ بە تەمەن نییە گەنجاتی ئەوەیە ئەتو هەستی پێ بکەی ئەتو هێشتن دەتوانێت بیکەی زۆرچی دیکەت مایە بیکەی زۆرچی دیکە هەیە هێشتان فێر ببی ئەو ئومیدانت هەبیتن پەرەی پێ بدەی بەختیار بی پێی ئەتو هەر گەنج دەمێنی هەولێر بە نسبەتی من کو دەلێ وڵاتە فعلا وڵاتە هەولێر و خەڵاتی خودداشە کە دایتەمە هەموو وڵات خەڵاتە بەڵام ئەتو ئەوەل جارێ شارت دوای وڵاتت دوای هەموو دکەون هەموو دنیا ئێستا ئەمن هەولێر لەکن من دنیا هەولێرە هەولێرش دنیاە جوان کوردستان پارچەکە لە دنیاش لە کوردستانە فدەبی ئەو بەو شێوازەی تەماشای وڵاتی خۆمان بکەین تەماشای شاری خۆمان بکەین چکو شارش پارچەکە لە وڵات دەبی ئەتو خۆشەویستی و مەسئولیەتی ئەو شارە و ئەو وڵاتت لەناو مێشکی خۆت دائیمەن بخۆلێتەوە دائیمەن فکرکەوە ئەتو کو دەتوانی چاچی بکەی کو دەتوانی خزمەتی بکەی کو دەتوانی ئەوها بکەی خۆشەویستی بچینی کو دەتوانی ئەوها بکەی پەروەردە بکەی بەڕاستی وڵات بە ئینسان خۆشە یعنی ئەگەر شار گەورە نەبی جوان نابیت شار گەورە نەبیتن پەرەی پێ نەدرێتن بە قیمەت نابیتن فەئەوە وڵات پەروەرەکان و خاوێن وڵاتەکان کە هاوکارن هاوڵاتن ئەوان درستی دەکەن ئەنێ خۆشەویستی شار سەروی هەموو شتەکە تا پێویستە یعنی خۆشەویستی شار لە منداڵی دەست پێ دەکە حتا مردن پاش مردنشت دەمێنێتن بەڵام خۆشەویستی دیکەم چینە وەقتی بیتن ڕاستە ئەو سەردەمەی کە گەنج بووی لە شاری هەولێر بووی گەنجەکانی هاوتەمەنی خۆت حەز دەکەم باسیوانە بکەی کە ئێستا تەمان زۆر گۆڕانکاری بەسەر بەڕاستی لە گەنجاتیمە کە بڵێن لە ئامادەی بوون یان لە زانکۆ بووین داهاتینەوە یان پاش زانکۆش هەولێرم ئەمن وا دیتە لە بن مینارێت چۆلی ئەمن لە منداڵی تۆپانێم گەمە کردیە بەتاڵ بوو شێخ چۆلی ئاخری هەولێری بوو لەو منتیقەی ئەمن منداڵ بوو مەدرسەی فەیسەلیە کە ئێستا بەرامبەری شێخ چۆلیە ئەو تازە دروست دەکرێت ساڵی 55 ئەو هەولێرە ئەوەندە تایراو هیچ لێ نەبوو ساڵی چەند 55-56 ینی ئەوەندە چند نەبوو ینی حتا شێستەکان 65 ئەوانش هەر بنارە چۆلی ئەو منتیقانە چۆل بوون شێسمەتری هەمووی ساڵی 64 دەستیان پێ کرد 68-69 ئەو جا خەڵاس بوو ینی ئەو جارە هەولێر پەرەی پێدا جاحێلەکانی ئەو وەختی چیان هەبوو ئەمە کتاب تەلەڤیزیۆن تازە هاتبوو ئەو وەختی 50ەکان 60ەکانە بە 70ەکان هاتە هەولێرە کتابمان دەخوێند یعنی مجەللە بوو
یانیش رادیۆمان دەکردەوە رادیۆیەکەوە لە سێخانە دانیشتن وەختیمە کەدا دەنیشتین ئەمە چەند برادەرێک بوون دۆمینەمان نەدەکرد تاوڵەمان دەکە ئەگەر شەترەنجمان بکردبایە یانیش دادنشن قسەی خۆمان دەکرد و چ بکەین چ نەکەین کو خۆمان دروستکەین کو ژیان پەروەەر بین کو بتوانین ئومێدت چیە بدەتەوە بێت چ ئەو شتانەی دائما ئەمن نەسحەتم ئەوەیە لە هەموو کەس و گەنجان خاصەتەن فکر لە ئایندەی خۆیان بکەن فکر لە ڕابردووی نەکەن ڕابردوو خلاص دەفتەرێک بوو تەواو بوو ئێستا ئایندە زۆر گرنگە ئەگەر ئەتوو ڕۆژانە فکر بکەی ئەو ئێستا و ئایندەت کو جوان بکەی کو پوختە بکەی کو پەروەردە بکەی بڕوا بکە دەبێ ئینسانێکی بە تەواوەتی بەهێز و بەهرەمەند و لە تەمەنی خۆشت بێزار نابی ئەوە زۆر زەرۆریە نانە چونکە ئەتوو کە ئیش دەکەی دەڕۆی ماندی دەبی ماندی بوونەکە کە دەحسێ قیمەتی هەیە بەس تو لە خەوی هەڵستی 12 ساعت بنووی 8 ساعت بنووی لە خەوی هەڵدەستی ماندی بەڵام ئەگە 6 ساعت بنووی لە خەوی هەڵدەستی نە بە گوتی عجیب ئەوە بڕوا بکەن نووسن منەوەمە فنەسیحەت ناکەم هیچ کەسێک لە پێویستی خۆی کە 6 ساعت 7 ساعتە زیاتر بنویتن ئەوی دیکە لە خۆی فکر بکاتن لە خۆی ئیش بکاتن تەختیت بکە لە خۆی چۆن بتوانیتن ژیانی خۆی بەرە پێ بداتن چونکو بەڕاستی ژیان پیرۆزە ئەرکە واجبە یعنی ژیان دەبی ئەتوو بە ژیانێکی جوانی بژی و فکری بە جوانی بکەی فکری پاداشتت نەبیتن فکری پاداشدانت هەبیت بەخشینت هەبیت طبعا دینەکەشمان ئەو شێوازە دەتوانی ئەتو خۆت پەرە پێ بدەیت دەتوانی خۆت دروست بکەیت چونکە دروستکردنی ژیانت دروستکردنی مێشکتە کە مێشکت بە تەواوەتی دروست کرد ئەو وەختێکی هەموو چی دەتوانێت بڕژێنی وەچی ئای ئێستا خۆی مێشک چەند داتای بدەیە ئەوەندە فڕوان دەبی مێشکش چەند فکر و معریفەتی بدەیە ئەوەندە گەورەتر دەبیتن ئەوەندە بە خبرە دەبیت لەسەر ئەو خاڵە لەسەر بابەتی گەنجوانە سەفەرکردن لە بۆ ناخودی خۆمان بەێ ینی گەنجێک لە چ تەمەنێکەوە پێویستە بۆ نمونە دەبی پێویستە زۆر زوو ئەو قەرارە بدەیت کە بچێ ناو سەفەری خۆت بکەیت ناو خودی خۆت بناسی حەزت لە چیە کەیفت بە چ دێ بە چ دڵت خۆش دەبی بە چ دڵت تون دەبیتن خاڵی بەهێزت چیە خاڵی لاوازت چیە خۆناسین خلاص نابیتن یعنی زۆر کەسەیە پاش مردنیشی ئەو زەعالەم دەیناسیتن و ئەغلەبیش وایە مفەکرەکان و هونەرمەندەکان و پیاوەزانەکان پاشەوەی ژیانیان خەڵاز دەبێ عالەم زیاتر دەیان ناسیتن عالەم ناسینەکە چ دەبی بە ئەرک و معریفەتی تو کە بەخشیتە ئینسانیەت بەوانە دەتناسن بەهات لە بۆ خەڵکی هەموو کەس بە سەفەرکردن لە ناو خۆت پلاندانانی خۆتە پلاندانانی خۆت دەبی ئەوها بکە ئەوە جار دەبی داتات و معریفەت و عرفانت هەبیتن ڕەوشی جوان خەر بکەی هیمەتت هەبیتن لۆ کارکردن چونکە هیمەتت نەبیتن کارزان نەبی ئەتو هەر بە کەلک نایەتن دەبی هەندێک صفات هەیە دەبی پێکەوە بیتن ئەمن هەندێک زیاد دەرێم تەنیا چارە زانین و کارە زانین و کار هەردووک پێکەوە بیتن ئەو جار یەکدری دەبەستیتن دەتوانین بکەیت شتێک سەفەر لۆکردن دوو نوع سەفەر هەیە سەفەر یەکەم ئەتو خۆت کیانەچی ئینسان خۆی کەونەکە لە ناو مەعیدەت بە ملیارات میکرۆب و ئیکۆلاو چتووە هەیە لە ناو پیشتت بە ملیارات فەنگەسەوە شتان هەیە ئەوان لەسەر تو دەژین فئیدەن ئەتوش کەونەچی وەچی کەونەچی عەرد کو عەردم 8 ملیار ئینسانی دەژیتن ئەتوش هەر ئینسانێک 8 ملیارش نەبیتن ئەوەندە کائیناتی لە ناویتی فئیدەن ئەتو خۆتش کەونی فداخلی کەونی خۆت زیاتر ببینە دووەمینیش سەفەری خارجی خۆت بکە سەفەری خارجی خۆت وڵاتان ببینە کولتوری تازە ببینە
ئەمە نەسحەتی هەر جاحێلان دەکەم هەموو کەسێک چەندیان پێ بکرێ ئەلەقەل ساڵێ جارێک سەفەر بکەن. سەفەرکردن فێرکردنە، ژیان فێربوونە. بە سەفەر ئینسان دەماغی فڕوانتر دەبیتن و کولتوری دیکەش دەبینیتن و خەسیەت و دەڵێ ڕەوشتی عالەمی دیکە دەبینیتن. ئەمە بەتەنێ خۆمان بەس خۆمان ببینین لۆکەڵ دەمینین. ئەگەر سەفەر بیتن لۆ دەرۆی وڵاتی خۆت زۆر باشە. بەس وڵاتەکە کە سەفەر دەکەی سەفەرەکە ئیشی خۆت لەبیر مەکە. سێ چار سەعات ئەگەر ئیشی خۆتش نەکەی ئەو شتانێک کە مقابل ئیشی خۆتە یا نێزی ئیشی خۆتە بڕۆ لەوام بپرسە یانش ببینە معریفەتی عام وەرگرە. بچی لە جێیان لەسەر چایخانان دانیشی قاوەخانە دانیشی ماندی بووی دانیشە مشکلە نییە. بەس بچێ مەتحەفەکی باشترە لەوەی ئەتو لە زادەی بسوڕی لەسەر ئەو قسەی مەتحەفە تەوان ماشەڵڵا زیاتر لە چل کتێبت هەیە. بەێ ئەکیدیشم ئێستا کە سەفەرت کردی زۆر شت دیتیە ئەو جاهاتی بەسەر کتێبەکانی شت نەخشاندیە بە نووسینەکانت. چ شتێک هەیە چ خاڵێک هەیە کە لەو سەفەرکردانە لەبیر نەچ باس لێ بکەم. ئەمن هەموو جارێک کە لە سەفەر دێم جانتەم تاخیر دەبیت زۆر ئاخیر تاخیر جانتە لۆ پڕی کتابە کە لە تەفتیش دەردەستی کتابانە وەرقەچشینی لەسەر ئەمن ئاخیر کەس دەم بابەت چی تێدا وەڵە کتاب تێ تەماشا دەکەن کتاب ماشەڵڵا لە باتی ئەوەندە جلکی تێدا ئەوەندە کتابی تێدایە. بەڕاستی کتاب پیرۆزە، هەموو کتابێک پیرۆزە و بەتەنێ کتابی بە زمانی خۆت مەخینە، کتابی بیانی بخینە، کتابی شارستانی بخینە، کتابی فەلسوفەکان بخینە، کتابی ئەو کەسانی بخینە کە خزمەتی ئینسانیەتیان کردێ، خزمەتی هاوڵاتیان کردێ، خزمەتی خۆیان نەکردی. چونکە ئەتۆ ئەگەر بەتەنی ئانیانێتت هەیە بەتەنی خزمەتی خۆت بکەی ناتوانانی هەر لە خۆت تەواو دەبی ئەو شتە هەر لە خۆت کە مردی تەواو نامینی هەر ئەسڵەن ئەست و فەسڵ نامینی. ئینسانی بە بەلیمەت و ئینسانی بەهرەدار پاش مردنیشی ژیانی استمرار دەکاتن. ئۆمێدەوارم هەموو گەنجێک ئەو هەستەی هەبیتن کە بتوانیتن ژیانی خۆی پاش ژیانی حیاتی خۆشی بتوانێت درێژایی پێ بداتن، خزمەتەکەی خۆی بەردەوام بیتن. سەلامات بن. چێرمانی ئەمن فاوەندەرم چێرمانم بەل هەم خاوەنی و هەم چێرمانیشی تەوان گەنجی زۆر هیممەت بەرزمان هەیە. بەوایە حەز دەکەن ماستەر بخینن، حەز دەکەن دکتۆرا بخینن، حەز دەکەن بگەن بەو ئاستەی کە جەنابەت لێی دانیشتی. نەسحەتی تووتیە تۆم بتوانن لە خاڵێکەوە دەست پێ بکەن بەو شتە. خوێندن زۆر سانایە، عەشقە و فێربوونە و بەختەوەریە. بڕوا بکەن فێربوون ئینسان بەختەوەر دەکاتن. دەبی ڕۆژێکت لێ دێتن ئەتو ئەگەر نەخینی یان لێکوڵینەوە نەکەی یان شتێکی دروست نەکەی یان شتێکی نەنووسی وا دەزانێت ئەو ڕۆژەت بە فیرۆ ڕۆیشت. دەبی هەموو ڕۆژان ئینسان پاشەوەی پێشەوە بنوێ بڵێ ئەمن ئەو ڕۆژە چم کرد، ئەو ڕۆژ چمتانی بکەم، چ فایدەم هەبوو لۆ خۆم و لە کەسی دیکە لە ئیشەکەم لە وڵاتەکەم لە مرۆڤاتی لۆ کەون چم کرد. ئەمن ئەگەر ئەوەی هەموو جارە دیفۆرماتی خۆت بکەی ئەوات لێ دێتن هەموو ڕۆژ و هەموو شەوها بکەی بە تەواتی بەڕاستی هەمومان ئینسانی بلیمە دەردەچین، هەمومان ئینسانی بەهرەمەند دەردەچین، هەمومان ئەوها دەبین دەشێکی باش. ئەو وەختیش کە تاک دروست دەبیتن وڵات دروست دەبێت. وڵات دروست نابێت تاک دروست کاتن، دەبێت تاک دروست بی ئەوجا وڵات دروست دەبێت. بە پەروەردەکی جوان بە ئاستەکی هاوچەرخ ئەمە دەتوانین وڵاتی خۆمان دروست بکەین ئەگەر ببینە دەوڵەتیشیان نەبین. زۆر وڵاتەیە ئێستا مەمنونن بنە دەوڵەت ئەوان نابن. لە ئەوروپا لۆکسەمبۆرگ، نیشتاین، مۆناکۆ ئەوانە لە زۆر دەوڵەتی هەندێک ئەوروپی وەزعیان باشترە نەک دەوڵەتەکانی ئەفریقی یان هەندێک دەوڵەتی دیکە. فئیدەن تاک دروستکردن زۆر گرنگە. تاکش
دەبی خۆی دروست کاتن و بە هاوکاری خێزان و بە هاوکاری حکومەتیش. بە گەنجەکان دەڵێم شەهادە یەک لە پێبەقەکانی یان سولەمی تەدەڕوجتە، بەڵام بەتەنێ شەهادە بێزانین بێ بەکارهێنانی شەهادەکەی ئەتو ئەو وەختی جیداریەکت لە ماڵێ دەبیتن. زانکۆی جیهان و گروپی جیهان بڕوامان وایە ئینسانی قائد ئینسانی قدووە دەتوانیتن تیمی جوان دروست کاتن کە تیمیش دروست کرا بەرهەم دەبیتن لەو شوێنە بەرهەم دەبیتن کە بەرهەم بوو ناو دەدرێتن ئیشی باشتر دەبیتن ئەو وەختی سامان و ملک و ماڵ دێ. بەڵام ئەتوو یەک تەنزێری بدە یەکەچی بڕوا بکە ممکنە بدەتە شریکە خەڵاسی دەکات. دائما ئەمن هەندێک زۆر جار دەڵێم بەتەنێ سەرمایەش بەکەلک نایەت، دەبی سەرمایە مێشت و خیبرەی لەگەڵ بی حتا بتوانی. ئەمە زۆر جار دەڵێم $1 ملیۆن ناو قاسەی دانێ 50 ساڵی دیکەش ناتوانانی دەربچی. بەڵام ئەگەر ئەتوو دەرتینە کردتە ئیشەک کردتە فابریکەک گەورەتری دەکەی ئەتوو 20 کەسیش بکاتن 20 ساڵی دیکە ئەو 20 کەسەی بیتە 2000 کەس. ئەوە بووە ئیشێکی مستەمر هەم لە خۆت و هەم لە وڵاتت هەم لە هەموو کەسێک. بە گەنجەکان دەڵێم ئەوە جارێ لە منداڵیەوە فێری ئیش بن و هەموو ئیشێکیش ئەوی حەزت لێ ئەوی بکە. دائیمەن ئەوی خێزانی خاوەن ئیشن با ئیشی باو باپیریان لەبیر نەکەن، چونکە ئەوە خبرە متراکمەیە. خبرەی متراکمە ئەوهات لێ دەکاتن ئەتوو بێ ئەوەی بزانی حەزی لێ دەکەی. بەڵام بەو شێوازەی ئەگەر تو حەزی لێ نەبوو بابەت مامۆستای شەرت نیە تو مامۆستا دەربچی، بابەت تاجیرە شەرت نیە تو تاجیر لێ دەربچی، بەڵام لە تیجارەکەی لە مامۆستایەکەی شتی باشەکان وەرگرە. فەجاحێل ئەمن لەگەڵیومە ئەوی بێ ئەکادمی بیتن لە زانکۆیەکان لە پەروەردەی ئیش بکاتن دەبی شەهادەی هەبیتن. بەڵام ئەگەر ئەو شەهادەیە لەگەڵ زانینی بەکارهێنانی ئەو هونەرە جوانیەی ئەو علمە جوانیەی نەتوانی بەکاری بینیتن ئەو وەختی تەواو نابیتن. ئەمن لێرە گازاندەیم هەیە لە هەموو زانکۆیەکان و ئامۆژگارەکان بە تەواوەتی تەطبیقی علمی ناکەین. هەمومان هەندێکمان هەیە نەزەرینە ئەو ئیشەی ئەکادمی ثیۆری زمانی ڕۆیشت دەبی لەگەڵ ئیشەکەی فێری بکەی کو دەکەی. ئەو خەڵە زۆر مهمە لە زانکۆکان. تەبان دکتۆر ئەمن حەزم لێ ببمە شتێک لە بەشێک باشە هەر قسمێکە جەنابەت ئێستا لە ئیدارەی ئەو ئیشێککە ئێستا دەکە ئەوە نوع ئیدارەکە. ئەگەر ئەتوو بچوو بە هەر لە ماڵێدان ئێستا عوتڵەیە لە ماڵێدانشی حتا ئێستا لە خەوێ مابای ئەتوو لە من زۆر فێر بوو ئەمەش لە تو زۆر فێر بووم، هاتی ئێرە زۆر چ فێر بووی، هاتی ناوزانکۆ زۆر شتت دیت. ئەو هەموو فێربوونە بێ ئەوەی بزانی کە فێر بووی. فێربوونی بەردەوامان هەیە. فئیدەن فێربوونی بەردەوام کە دەچێ بڕۆ ناو بازارێ بزانە ئەو عالەمە کو ئیش دەکە. جەنابەت لە ئیدارەی بزانە ئیدار بخینە سەر ئیدارە شەرت نە لە منهاجی خۆت بخینە. شەریکەکی ئیفترازی دانێن لە بینی خۆتە. ئەنگۆ جاحێلەکن لێرە 5 کەسن هاتینە ئەو 5 کەسە شەریکەکی ئیفترازی دانێن لۆ ئیعلام. ئەوە ئیقتراحات لەوە دەکەم بڕۆنە ئەگەر 1-2 ساڵی دیکە نەبوونە خاوەن تەلەڤیزیۆن خۆتان نەبوونە بارەمەندێکی باش ئەو وەختی حەقتان دەبێت. ئەکەید ئینشاڵڵا ئەویش دەبینی. نانە دەبینی ئیلا دەبینی ئەگەر بیکەی دەبی فکری لێ بکەی ئامادەکاری لۆ بکەی و دەست پێ بکەی. دەست پێ نەکەی سنابێت دەست پێ نەکەی بوون نییە. دەبی عملی دەست پێ بکەی. جارێک دەکەی بکەوە جارێک فاشل دەبی بە موی جۆشی مەدێ جارێک ناجح نابی چ لێ بەڵام بەردەوام بە ئیلا دەگەی ئامانجی لە شکستەکانی خۆت فێر بە و بەردەوامە. ئەکید گەنج و داهاتووی گەنج بەێ باشە گەنجێک
لە دوای زانکۆ تەواوکردنی زانکۆ دەچێتە شوێنێک دوانابێت ئەزمموی زۆر هەزارە هاکارمان دەدابووە ئەساشی لەگەڵدابی ئەو شوێنانە بە زۆری داوای ئەزمون دەکەن ئەزمموی 2-3 ساڵ ئەو گەنجە چۆن بتوانێت ینی بە خۆبەخشی ئیش بکە بە شێوازە ینی جەنابتان دەتوانن بۆ نمونە ئەو کەسە ئەگەر ببینن سکیلەکانی هەندێک تێداوی وەری بگرن لۆ نمونە هیچ ئیشی نەکردوی وای لێ دێ پاش 10 ساڵ ببێتە کەسێکی زۆر بەرهەمداری ئەو شەریکەیە باشە لۆ شەریکەکانمان سێکتەرە جیاوازەکان ئەو شتە ناکەن بە کەمی دەیکەنیان سەبەبی چییە؟ ئەمن دەمنێتە سەر خاوەنی ئیدارەی ئەو شەریکاتانە بەڕاستی هەر کەسێک ئەمن ئێستا بە خاوەن کارەکان بە خاوەن شەریکاتەکان دەڵێم ئەگەر و بەرهێنان نەکەن لە مرۆیی لۆ خۆتان کەوادر دروست نەکەن بەردەوام پێشکەوتنتان نابی ئەوە یەک بە نسبەتی جاحێلەکان هەندێک دەچن خۆبەخش ئیش دەکەن ئەو شەچی مناسبە بەڵام ئێستا وەچی زاران نییە ئێستا بە هەزاران پرۆگرام هەیە کو فێرت دەکات لە بینەی خۆت مەسەڵەن ئەتوو بلێن محاسبەی ئەتوو هەزاران پرۆگرام هەیە کو محاسبەت فێر دەکات لە ئینتەرنێت یەک دوو چشت هەیە لە دنیای ئێستا ئەساسیاتی دۆزینەوەی ئیشە زمانی ئینگلیزیە لە دنیاە کاری ئەلکترۆنی کۆمپیوتەرە هەر گەنجێک ئەگەر ئەو دوای باش نازانیتن با ئێستا فێربی ئەگەر دەوێ ئیش بدۆزیتەوە ینی خۆی ئامادە بکە لە بەوشتە ئەبەت ئەوی ئینگلیزەکەی باش نەبیتن ئێستا ئەگەر ئیشی بینیتەوە 5 ساڵێکی ئیشی نەبیتەوە ئەوی کۆمپیوتەری نبینی لە ئێستاوی ئیشی نەبیتەوە فئێستا پێتان دەرم نەک بەتەنە کۆمپیوتەر دەبی ئای دەست پێ بکەن ژیری دەستکرد دەبی دەست پێ بکەن دەبی هەموو جاحەلەکان لە ئێستا ئەمە پێیان دەڵێم با دەست پێ بکەن لەگەر لە چێن دەرێ و دنیا دەستی پێکرد لە ئایا ئەمە لەوێن دەست پێ بکە ئەوی دیکە ڕۆیش هەموو بوون ئەکسپایر لە ئای ئەتو دەتوانێت هەموو شتێک فێربی ئەتو ئەگەر بچێ شەریکەچی هەندێک ئیش بکەی کە ساحب شەریکە نازانیتن یان پێویستی پێتی وەرت دەگریتن ئەتو فەرزی لەسەر دەکەیت دەڵێ ئەمن ئەوەندەم دەوێتن و ئەوەندە دەتوانم ئیش بکەم بەڵام کە دەچی دەڵێ خۆبەخشی معنی ئەمن هیچ نازانم ئەتو خۆت دروست بکە ئەو جا خۆت عەرزکە خۆت بارزانی عەرز مەکە لۆ ئیش هیچ نازانم مەڕۆ هیچ جێچی خۆت فێرکە ئیشەکەی چت دەتەوێتن لەوی فێر بە و فێربوونیش ئەمن ئەکیدم بە 6 مانج بە 1 ساڵی هەموو کەس دەتوانی بە باشی ئەو ئیشەی خۆی فێر بیت بە جاحێلەکان دەڵێم خۆتان بەهەرزانی پیشان مەدەن خۆتان قیمەتان زۆر بە قیمەتە ئەنگۆ هێشتان 56 ساڵتان مایە ئیش بکەن بژین لە ئێستاوە لە شتی کچکە دەست پێ مەکەن لە هەفتاوە دەست پێ بکەن دەست پێ مکەوە ئەمن لە سفرەوە دەست پێ هیچ کەسێک سفر نییە جامعەت خلاص کردیە جامعەت خلاص نەکردیە عەقلەکت هەیە مێشکەکت هەیە دەتوانی زیاتر فێربی فئینگلیزی و کۆمپیوتەر ئەو هەنە لۆ ژیان نەک بەتەنێ لەو کارکردن فەئەوەی حەز دەکەم هەموو کەس تاقی بکاتەوە ئەگەر کۆمپیوتەری زانی ئینگلیزی زانی هەموو شتێک بەسانەی فێر دەبی ئێستا دەچینە سەر بابەتێکی زۆر زەرۆش بابەتی گەنج و سینگڵیش دەوان بەلێ و پێکەینانی خێزان وەڵڵا ئومێدەوارم هیچ کەس سینگڵ نەمێنێتە زۆر زەحمەتە زۆر خوا مساعدتان بکات وەڵڵا دەکوانێت خێزاندارم زۆر سێ دانەمان سینگڵین لێرە ئینشاڵڵا نەخشەی لەم گۆش دەبیت سەلامەت بن بنیادنانی خێزان ئایلە بۆ نمونە کەسێک لە زانکۆیە ئەو مەبلەغە ڕەپارەی نییە دەست بۆ پرۆسەیە بکە هەندێک چاوەڕێی دوای زانکۆ دەکە هەندێک هەر یەکە بە شێوازێکە چ لە بەوان هەیە کارکتەر یعنی چەند زوو دەست پێ بکە ئەوەندە باشترە بەڵام ئیشت هەبیتن خێزان بەردەوام دەبیتن خۆشەرتنە تو تەڵەبە بی ئیشت نەبی ئاخراوی بزانن لە هەموو دنیاە سێ چارجی تەڵەبەکان ئیش دەکەن لێرەش ئێستا لە کوردستان شوایە جەنابتان هەمووتان چەند کەسێکتان لەگۆت قوتابینە لە زانکۆی
ئیشش دەکەن خۆتان بەخێو دەکەن بە نسبەتی بدایەتی زەواج مهمترین شتەوە ئەنکوف عەقلیەن و بەدەنیەن لەگەر یەکدری بگونجن ئەوانی دیکە پێداویستەکانی ژیان ئەمن بڕوا بکەن هەر کەسێک دەتوانێت لە ماڵی بابی خۆی خێزاندار بیتن غورفەکەر دەبیتن ئەمن لە بیرمە لە قەڵاتێ لە غورفەکی خاڵم خێزانی هەبوو خاڵەکی دیکەم خێزانی هەبوو لەگەل باب و داکشی دەژیان یەک غورفە و حەوشەکیشان هەبوو تەنیشتیان خوشک و مێردی بوون سێ غورفە بوون سێ عایلەی لێ دەژیا لە یەک غورفەش سێ خێزانی دەژیا ئەگەر ئەتوو دڵت فەرەح بی پێویستی بزانی هەندێک شروعی خۆت دەبینێ خوارێ ئەم لەگەڵتومە خۆت دروست بکە هاتە بە جوانی خێزانەکەی دروستکەی بەڵام ئێوەی نییە ئەتۆ بڵێ ئەمن ئەوەم بێ ئەوەم بێ ئەوەم بێ ئەوەم بێ ئەو چکو بوونەکە خلاص نەبی لە جەیەک دەبێت و قرار بدەی ئەمن ئەوە باشترین فرسەتە بابی کەم ماڵ و حاڵەکە دێ ماڵ و حاڵەکە دێ باشە کار دکتۆر هەندێک کەسەیە قبولی هەندێک شەرت و شروتان ناکە باشە ئێوە بەدوا دەکەوێت بەدوا دەکەوێت دەبی ئینتزار بکاتن خۆی بەدوا دەکەوتن ینی سەن تاخیر بی بەڕێی من خۆی خۆشایەتەکەی کەمتر دەبیتن ژیانەکەی خۆشتر دەبی پێگەینەکەی بە مەسئولیت کەمتر دەبێت چونکە بڕۆنە گەنجینە ژیان چار مەرحەلەیە بە نسبەتی کوڕ و کچ ئەتۆ کوڕی کە بوویە خێزان کرد دەبێ پیاو کە منداڵ بوو بووی دەبێ باو کە نەوەت بوو بوویە دەبێ باپیر کچی کوڕی پیاوی بابی ئەتو دەست پێ بکە لە کوڕ هەر کوڕ دەمینەی ئەگەر هەموو ملکی دنیات هەبێتن ئەتو هەر لە ماڵەکی بەتەنەی یعنی ئەوی دەلێتن خێزانداری زەحمەتە بەڵام چی زەحمەت خۆشە شتێک سانابی هەموو شتێک هەر وەچی کودێتی ئەوها بیتن بڕوا بکە لە جەنەتیش بێزار دەبێ وەختی بەڵام حەیات بە زەواج جوانترین پرۆسەیە لە یەک سەبەب ئەگەر بەدیلی زەواج هەبایە حتا ئێستا بەدیلەکەی بەدەردەکرد وەرگرە لە ئاژاڵەکان لە تەیرەکان هەمویان پرۆسەی زەواجیان هەیە ئیستمرارەتی ژیانە ئیستمراتی ژیانە ئەوە نەبی ژیانەکە وەردەوام نەبێت هەندێک شروعی خۆتان بینە خوارێ هەندێک پێداویستەکانی خۆت شێرتنی هەموو هەبیتن ئەنی هەموو شتێک نییە پێرفێکت نا پێرفێکت ناگە پێرفێکت خلاص نابی پێرفێکت بوون نییە یعنی کەس نییە بێ ئەم پێرفێکتم دەبیتن چونکو ئەتو چەندت هەبی ئەو شانێکە هەیتت دایمە بە چاوەکی کچکە تەماشای دەکەیت طبع ئینسان وایە کاک دکتۆر بە پارە بە سامان بە ماڵ مڵک سەعادەتی پێ دەکڕی سەعادەت ئینسان خۆی دروستی دەکات ماڵ و ملک ماڵ سامان وەسیلەکە لە وەسائلی احتیاجەکانی سەعادەت مەسەن ئەتوو خانێکت هەبیتن دەتەوێت خانێکی باشتر تەبی شوقەکەت هەیە دەتەوێت ڤێلاکت هەبی ڤێلاکت ئەوە حەقیقی ژیانی خۆتە بەڵام لە ئەوەلەوە ئەتوو بڵێ ئەمن ئیلا ئەگەر ڤێلایەکم نەبیتن باش دوو ترامبیلی باشم نەبیتن ئەوەم نەبی زەواج ناکەم ئەو وەختی کەس مێردی پێ ناکە بەکەلک ناوێت بەڕاستی ملک و ماڵ سامانی زەواج پێداویستەکە بەس ئەو پێداویستە نییە کە ئەو عالەمە داوا دەکە ئەو پێداویستە نییە ئەو عالەمە شعور دەکە ئەوە نەبیتن نابینە نەژبیت دەبی يعني زواج اگر هیچ امکانیتی مالیشت نبی دەبی زواج اتفاقا لبين دو شخصو بمبارك كردني مجتمع وقبول كردني مجتمع جنو بياوك كخيزانك زواج اون دي لدينش اون دي يعني عرض قبوله باعلانش اواني بكي بالا مالي بابد بي بيكو غرفك تانا بيتين كفايه بروني كدبي خيزان
مەسئولێتەکەت ئەوات لێ دەکا ئەوەندە ئیش بکەی ئەوەندە فێر بی ئەوەندە چاک بی خێزانی خۆت بەڕێوە ببەی ئەو پێت دەنم یعنی دائما دەڵێن کە دەبێت خێزان ڕزقت فەزەح دەبی لۆ فەرح دەبی چونکو ئەتوو مەسئولێتت زیاتر دەبی زیاتر هەنگ دەدەی زیاتر باڵ دەدەی زیاتر ئیش دەکەی زیاتر فێر دەبی ئەو وەختی ئەو پێداویستانە خێزانی بەدەست دەینی زیاتر ڕزقت دەبێت وەچی سلسلە یەکێکەکی دەسوڕێنیت ڕاستە حەز دەکەم فەنەسیحەتان دەکەم دەست پێ بکەن لە زووترین کاتەوە سەلامت بن ئینشاءالله کاک دکتۆر کاکت بەڕەحمەت یعنی حەز دەکەم بچینە سەر کاکت لەسەر چەند مەسەلەیەک جەنابیان چ شتێکیان لە بۆ تۆ بەجێهێشتیە بە تەواوی عائیلەکەتانیان لە بۆ بنەماڵەکەتان شتێک بیتن خاڵێک بیتن هەتا ئێستا ئیسفادەتان لێ وەرگرتیە بە تایبەتی لە بۆ گەنجیش بیانی ئەمە بابمان مهمترین کەلۆمە بەجێشتە ڕەوشتی بەجێشت لۆمە فێری میهنەی کردین فێری ژیانی کردین لە منداڵیەوە ئەمەی لەگەڵ خۆی ئەو شتەی دەیزانی فێرمانی کرد ئەویش لە بابی فێر ببوو بابیشی لە باپیری فێر بوو ئەوە زۆر زۆر مهمە باب و کوڕ هەم برادر بن هەم شەریک بن هەم باب و کوڕاتی بن دۆستایەتی باب و کوڕ زۆر زۆر مهمترە لە هەموو باب و کچیش زۆر زۆر مهمترە لەگەڵ داکیش خێزان بەتەنێ خێزان نینە خێزان عەدە دەکەن پێکەوە دەژین پێکەوە دەنون پێکەوە دەخۆن پێکەوە فکر دەکەنەوە لە یەکدری فێر دەبن ئەو شتێک فەخر دەکەم کە بابم حاجی یەحیا بوو الحەمدولله الحەمدولله ناوی خۆی لە پاش خۆی گەورەترش بوو الحەمدولله لە کۆتاییەکان نزیک دەبینەوە کارکتۆر زۆر وەختمان گرتی ناستەغفیرالله بەخێر بن سەلامت بن چ شتێکت لە بۆ گەنج هەیە پێت وایە هێشتا شتێک هەبێتن گەنج بتوانێت زۆر شت بکە ئەکید زۆر کەسی هیمەت بەرزمان هەیە گەنجمان هەیە ماشەڵڵایان بڕۆنێ عەسری تازە عەسری ئەلکترۆنیات ئێستا عەسری هاوچەرخیمە زۆر چشت هەیە ئەتوو دەتوانێت بیکەی خۆت لەگەڵ خۆت ئیش جاران بەتەنێ میکانیک بوو بەدەست بوو ئێستا زۆر ئیش هەیە بە فکر زۆر ئیش هەیە بە عەقلە زۆر ئیش هەیە بە عیلاقاتە زۆر ئیش هەیە لەگەر کۆمپیوتەرە ئەمن لە زاحلەکان داوا دەکەم هەر کەسێک ئیشێکی بدۆزیتەوە هاوچەرخ بیتن یعنی ئەمن نامەوێتن ئیشێک بیتن تەقلیدی بی تەقلیدیەکان زۆرن منافسە سەر دەکەن بەس ئەگەر تو بتە ئیبداع بکەی ئیش بکەی لە ئیشەکەی دەبی ئیشێکی بکەی کەسی دیکەنێ کردبی یان کەم کەس کردبیت بگەڕێ لە ئیشێک لە یابان کو دەکەن گەنجی یابان 3-4 ئیش دەکەن ڕۆژانە ئەمن لە ئەوروپای دیتتم نەک گەنجە پیرە 2 ئیش 3 ئیشان دەکات ئەمە لەوان فێر بوومە ئەوان بکەم چ ماندی دەبی چ بێزار دەبی چونکە تو ئیشێک 50 ساڵ هەر بیکەی عینەن چ تەتویری پێ نەکەی بێزار دەبی لێ گەنجەکان پێیان دەڵێم ریسێرچ بکەن لێکۆڵینەوە بکەن توێژنەوە بکەن چ ئیشی تازە هەیە لە دنیایە فێر بن و بیکەن ئێستا ئەوە نییە ئەتوو بڵێ ئەمە لە هەولێرم دەبی لە هەولێر ئیش بکەم ئەتوو بە کۆمپیوتەر خۆت لەگەڵ تۆکیۆ دەتوانی ئیش بکەی بە کۆمپیوتەری خۆت بە ئایفۆنی خۆت دەتوانی ئەتوو لەگەر ئەڵمانی ئیش بکەی لەگەر جاحێلەکان پەیوەندی بکەی ئەو ئیشانە ئینسانی لە لۆکەڵاتی هینایە ئیندیڤیدوەل یعنی یونیڤەرسەل ئێستا لە دنیای وەختی خۆی کو دەڵێن فەردیەت هەبوو ئێستا ناشناڵایزیشن هەیە لە دنیایە ئەتوو دەبیە مرۆڤێکی ئینتەرناشنەڵ
دەبی ئەوە هەموو جاهلەکان دەبی فکر لەوەی بکەن چاویان لەوە ببنە مرۆڤێکی نێودەوڵەتی هەروەکی گوتم ئینگلیزی و کۆمپیوتەر بزانە دەبی ئەو دوای نەزانی نابی کورت و کرمانجی ئەو دوو خاڵەیە زۆر باشە پرۆگرێکمان هەیە هەر میوانە و پرسیار لە میوانی داهاتوو دەکات ئەجا میوانی ڕابردوومان ئوستازێکی جامیعە بوو پرسیارێکی لە بۆ جەنابەتی بەجێهێشت بوو لە ژیانت چ بەربەستێک هاتیتە پێشت لە هەر تەمەنێک بیتەوان ئەو بەربەستە چی لە بۆ بەجێهێشت بەتەنێ بربەستی من نەبوو ئەو شتێکە من دائما فکر لێ دەکەم بربەستی ملەتێک بوو ئەویش شکانەوەی ساڵی 75 نسکۆی 75 کە ئەوای لێ کرد وڵاتەکە بێ ئومێد ما مدەتێک بەس ئەلحەمدوللا پاش 2003 خاصان کوردستانی عێراق زۆر هەستی مرۆیی و ئەو ئیشەی کە ئیمانی هەبوو خۆی دروست بکە بە چەک ئەوەی بەجێهێشت دەبی خۆمان دروستکەین بە قەلەم دروستکردنی خۆمان وڵات بی تاک بیتن بە قەلەم دروست دەکرێت بە علم و معرفەت دروست دەکرێت دەبی ئەمە ئەوەی بزانین و دەبی قیمەتی ئەو شتێکایتمان زۆر بزانین بەڕاستی ئەمە خلال 20 ساڵی ڕابردوو زۆر ئیشی جوان کرایە ملت بی حکومت بی دام و دەستگا بیتن شەریکات بیتن خێزان بی هەموو کەس ئەمە ئەو 20 ساڵی کە پێشکەوتین بڕوا بکە وڵات هەیە بە 100 ساڵ ئەوەندەی تێنەپەڕی فەلۆیە ئەوە بەسەکان بوو بەس ئەلحەمدولillah زوو تێپەڕی ئێستا بۆ زیکرایەکی کەون یەکەش پیرێک توێکی من دەڕێسیتەوە گەنجن ئەتو پرسید لۆیە گوتم نەکۆ من حەز ناکەم هیچ بەبیرم بینمەوە چشتی ناکۆک بەبیرتان مەینن بەجێ بێڵم ڕۆی ئیداهاتوو ناکۆکچی نەبیت پرسیار لە میوانی داهاتووشمان بکەی ئەمن چ بڵێم بار کەسێک دەڵێم بەویش دەڵێم بزانە لە چێی هەر کەسێک بزانیتی لە چێی فەلسەفەکە ئەوە دەبی ئەتوو تەقیمی خۆت بکەی لە چێن دەری ئەو میێوانەی کە پاشوی دێتن دەمەوێت بزانیتن کو دەزانیتن لە چێیە و کو تەقیمی جێگای خۆی دەکەت لە کۆتاشت حەز دەکەمەوە بڵێم خوای پەروەردگار چەندی ئەوت خۆش بێتەوان سەدەوەندە خۆشتی دێت خوددا خۆشویستن لە ناو مێشتی ئینسانی هەیە چونکە ئەو علمەی کە خوددا کەونی خەڵق کردێ ئینسانی خەڵق کردێ خەزنی کردە ناو مێشکت ئەتوو ئەگەر لێ بکۆچەوە هیچ کەسێک نییە خوددا خۆش نێتن کە خودای خۆشویست ئاینی خۆشی خۆش دەوێت ئاینەکەشی بە جوانی خۆشی دەوێت بە باشی و ڕەوشتی جوان تەطبیقی دەکەن سەلامەت بن زۆر لە وەختی جەنابتانە هەر هەبن خوای گەورە تەمەنتان مادەم هەنا ئەمەش لە نەشماین ئەمن دڵم ئەمینە جێمان بەتاڵ نابی کوردستانیش هەر ئەوەدەن دەبی سەلامەت بن یاخوا کۆتا قسەت هەبێتن لە بۆ پرۆگرامەکە یان لە بۆ بینەروبی سەران پاسی هەموو گەنجان دەکەم ئاگیان لە خۆیان بی خوددا ئاگداریان بی سەلامەت بن ئەوە جاری خۆتان ئاگاتان لە خۆ بی دوای خوددا ئاگدارتان دەبی سەلامەت بن سەلامەت بن بینەروبی سەری رادیۆی تەوا لێرەدا هاتینە کۆتای پۆدکاستەکە تا ئەڵقەیەکی تر تا کەسایەتیەکی تر بە خودداتان دەسپێرم و خودداتان لەگەڵ